بۆ یەکەم جار لە کوردستاندا و لە چوارچرای شاری مەهاباد کۆماری کوردستان ئیعلام کرا. ئەخە ئێمە لەلایەک دەڕێن لە چوارچێوەی ئێراندا دەمێنینەوە، لەلایەک ئێران پادشایەتی و ئێمە ئیعلانی جمهوری دەکەین. کەس لەو کاتەیە بە تابەتی ڕووس کە لەو ناوچەیە باڵادەست بووە گرێوی لەسەر مەسەلەی کورد نەکردووە. هەش زمانی زانیوە، نووسەرێکی باش بووە، شارەزای چەندین بواری زانستی فقه و شەریعەت و پزیشکی و زانستی کۆمەڵایەتی و مێژوو بووە. پێش بوون بەسەر کۆماری بە هیچ شێوەیە کاری سیاسی و کاری عسکەری نەکردبوو. ئەوان کتویانە ئەگەر ئێوە بە ئاسانی خۆتان بەدەستەوە بدەن ئێمە کارمان بە ئێوە نیە. ئەوانە لە ماوەی 11 مانگدا کارێکی کەم نەبوو و بەلای منەوە ئەو شانازیە بۆ شخصی قازی محەممەد هەتا دەمێنێتەوە. دکتۆر قاسملۆ دەربارەی خۆشببوونی زەمینەی دامەزراندنی کۆمەڵی ژێکاف نووسیوێتی کە شەڕی دۆمی جیهانی دەستی پێکرد، ڕەزاشا بەرەبەرە خۆی لە ئەڵمانی نازی نزیک کردبووە و وەزعێکی ئەوتۆپێک هات کە ئێران بوو بە مەیدانی هاتوچۆ نفوزی جاسووس و پیاوەکانی ئەڵمانی هیتلەر. پاش ئەوە کە ئەڵمان لە هاوینی ساڵی 1940 زاینیدا هێرشی کردە سەر یەکێتی سۆڤێت، بەکردەوە جەبهەیەکی گەورە لە دەوڵەتە گەورەکان لە یەکێتی سۆڤێتی و ئەمریکا و ئینگلیستان دژی ئاڵمان و ئیتالیا و ژاپۆن کە وڵاتانی میحوەر بوون پێک هات. پاش و توێژ ئەم سێ دەوڵەتە ئێرانیان بۆ ئەوە هەڵبژارد کە هەم نفوزی ئەڵمانی نازی لەم وڵاتە خاشەبەر بکەن و هەم لەوێڕا بتوانن یارمەتی و بەتایبەتی چەک و تەقەمەنی بۆ یەکێتی سۆڤێت بنێرن. بۆ ئەوە بڕیاریاندا لە ڕۆژی 3 خەرمانانی ساڵی 1320 کە دەکاتە 25 ئوتی 1940 لەشکری سوور لە شیمالەوە و لەشکری ئەمریکا و ئینگلیز لە جنوبەوە ئێران داگیر بکەن. ڕژەمی دیکتاتۆری ڕەزاشا نەیتوانی بچووکترین بربەرەکانی بەرانبەر بە هاتنی لەشکری هاوپەیمانەکان بکاو تێک ڕووخا. کۆنتڕۆلی جنوبی وڵات کەوتە دەست ئینگلیز و ئەمریکا و کۆنتڕۆلی شیمال کەوتە دەست یەکێتی سۆڤێت. بە تێکچوونی دیکتاتۆری ڕەزاشا هێندێک ئازادی دیموکراتی لە ئێراندا پەیدا بوو، حیزب و ڕێکخراوە سیاسیەکان بوژانەوە و پەرەیان گرت. لە 1940 زایندا لە لاچێمەکردان کۆمەڵی ئازادی خوازی کوردستان دامەزرا کە هەوڵدا کوردستان و ئازادی بەرێت، دواتر بۆ پارتی ئازادی کوردستان، دوای ئەوەی بوو بە کۆمەڵی ژێکاف و دوای حیزب دیموکراتی کوردستانی ئێران. دەبێت کۆمەڵی ژێکاف واتە کۆمەڵی ژیانەوەی کورد، دوای دەبێت حیزب دیموکراتی کوردستان خۆی لە خۆیدا مامەڕەتەم بواتە ئەگەیەنێ کە هەر لە ساڵانی جەنگی جیهانی دووەمدا لە کوردستانی موکریان لە کوردستانی خۆوەڵات چالاکی سیاسی پێکرد بواتە خوێنەوارەکان ئەو ڕۆژگارە ئەیالویست دەڕێی ڕێکخراوی سیاسیەوە لە ڕێی چالاکی سیاسیەوە کورداتی زیینوکەنەوە. قازی محەممەد یەکێک بوو لە تێکۆشەرانی کوردی مەهاباد، بەڵام لە ئەندامی کۆمەڵی ژێکاف نەبوو و زۆر کەس دەنێو کۆمەڵی ژێکاف پیان خۆش نەبوو قازی محەممەد بێت. قازی محەممەد پیاوێکی دەسەڵاتدار بوو لە شاری مەهاباد، بە بنە ماڵە دەسەڵاتدار بوون، بۆ خۆی پیاوێکی ناسرا بوو، سەردەمێک ڕئیسی مەعارفی شاری مەهاباد بوو، خزمەتی بە شارەکە کردبوو، خۆشەویست بوو لە ناو خەڵکدا، خوێندەوارێکی باش بوو، ڕووناکبیرێکی باش بوو بۆ سەردەمی خۆی، بەڵام ئەندامی ژێکاف نەبوو. دلیلی ئەوەش کە ئەندامی ژێکاف نەبوو، بەشێک لە سەرکردایەتی ژێکاف لێی دەترسان ئەگەر بێتە ناو ژێکاف زوو کۆنتڕۆلی حیزبەکە بەدەستەوە بگرێ و دەسەڵات بخاتە ژێر چنجی خۆی. بالفعلیش وا بوو. لەو دقەوە کە قازی محەممەد چووە ناو ئەم پارتەوە و پارتەکەی گۆڕی بە پارتی دیموکراتی کوردستان، توانی لە ماوەی 3 مانگا حکوومەتێکیان بۆ تەشکیل بکە و ئەم پارتە لە هەموو کونوکە لەبەرەکانی هەرێمی کوردستان لەو دیوە توانی بچەسپێنێ. طبعا قازی لە ماوەی 2 هەفتە توانی هەم کۆبوونەوەیەکی جەماوەری بکە، هەم حکوومەتێکی گەورە دروست بکە. سەبەرزای نەمر
کە سەکرداری شۆڕشی بارزانانی دەکرد لە 1945 ئەو بەخۆی و نزیک بە 2000 کەسەوە دێتە ناوچەی بکوریان بۆ چەندین ئەفسەری بەتوانای لەگەڵا بۆ سەبارزانانی لەمسەلوانە باس بکەن بکر عەبدوڵغانی حەوێزی من حاج ئەحمەد مصطفى خۆشناو منوری حەمەی تەها و هادی عەلیاغا محەممەد قورسی هەموو ئەمانە عەبدولعەزیز هەموو ئەوانە ئەفسەری دەرەجداری شۆڕشی بارزان بوون کوردی باشوور بوون لەگەڵ سەبارزانی هاتوونە کۆماری کوردستان و دروست دەو سەردەمەیدا دروست لەو چەند ڕۆژەیدا کە مەلا مستەفا گەیشتە مەهاباد ئەو سێرمۆنیە گەورە بەڕێوە بوو کە ئیعلانی جمهوریەت بکەن لە ڕۆژی 26 سەرماوەزدا بەڕێو ڕسمێکی زۆر بەشکۆ بە بەشداری زیاتر لە 2,000 کەس ئاڵای سێڕەنگی کوردستان کەوا تەرتیبراوە ڕەنگی سوور و سپی و سەوس لە نێوەڕاستێدا ئارمی حیزبی دیموکراتی کوردستان کە دوو گوڵەگەرم و قەڵەمێک و خۆرەتاوێکە ئەو ئارما لە نێو ڕەنگەسپێکەکەیدا جێ دەکرێت و ئەوە دەبێتە ئاڵای ڕسمی کۆماری کوردستانیش یەکەم جار بە شێوەیە ڕسمی بە حزوری پێشەوە بە حزوری جەمعێکی زۆر لە شخصیاتی ئەو دەمی بە حزوری مەلا مستەفای بارزانی و زۆر لە شخصیاتی گەورەی ئەشاعری و تایفی لە هەموو منتەقەکان هاتوون بەرجەریان کردووە ئاڵای کوردستان لە سەربانی ئەنجومەنی بەڕێوەبەری ئەو دەمی حیزبی دیموکراتی کوردستان کە ئەنجومەنی ملیان پێکتووە دادەمەزرێ لە 26 سەرماوەس هەتا دوی ڕێبەندان دەکاتە 36 ڕۆژ لەو 36 ڕۆژەدا خەڵکەکە ئەوەندە فعال و تێکۆشەر بوون کە توانیان زەمینەی ئیعلامی کۆماری کوردستان فراهم بکەن بۆیە لە ڕۆژی دوو ڕێبەندانی 1324 و چواری فەوریەی 1946 زاینی بۆ یەکەم جار لە کوردستاندا و لە چوارچرای شاری مەهاباد کۆماری کوردستان ئیعلام کرا. ئێمە ئەلانی جمهوریمان لە وڵاتێکدا کرد کە پشتیوانەکانمان بڕیاریان دابوو بەجێی بێڵن ئەوەش ناگونجێ لەگەڵ دیپلۆماسی دامەزراندنی کۆماری کوردستان کە لە مەهاباد پایتەخت لە 22 کانونی 2006 دامەزراوە خۆی بۆ کۆمەڵ هۆکار دەگرێت بەڵام گرنگترین هۆکارێکەوە ئەو کۆمارە دامەزرێنە بەڕاستی ویستی کردی سۆڤێتی جارانە لەو سەردەمەدا کە بۆ پاراستنی بەرژۆلەکانی خۆی لە خۆڵاتی ناوەڕاست و داوەتی لە وڵاتی ئێراندا هەوڵی ئەوەیدا لەڕێی پشتیوانیکردنی ئازادیەکان و کوردەکان لە وڵاتی ئێران کارێ بکات کە بەرژۆلەکانی خۆی لەو ناوچەیە بپارێزێت. لەو ڕێ و ڕسمەدا مامەغەنی خوچروی وەک شارەداری مەهابادێ قازی محەممەد سوێندەدا وەک ڕێی جەمهور سوێن دەخوا دوایی پێشەوە دەست دەکا بە نوتقی ڕسمی ئیعلامی کۆمار ئیدێک ئەلانی دەڵێن کۆماری کوردستان خود مختاری ویستووە بەڵام پێشەوە زۆر بە سەراحەت لەوێ باسی شۆرشەکانی کوردستان دەکا و لەوێدا دەفەرمێ هەتا ئێستا دوژمنان لە نێوماندا بوون نەیان دەهێش ئێمە ئیتفاقمان هەبێ ئێستا کە دوژمنمان لە نێو نەماوە بەخۆشیەوە ئیعلامی سەربەستی کوردستان دەکەی ئەخەرگە تۆ ئاوات کوت دەبێ پێداویستیەکانی سربەخۆی و مقاومە فراهم بکەی دە نەکرابوو لەبەر ئەوە ناکۆچی و ناتەبایی لە پێگە سیاسیەکەدا هەبوو. لە ژمارەیەک و لە لاپەڕەیەکی ڕۆژنامەی کوردستاندا چاوپێکەوتنی قازی محەممەد بڵاو کراوەتەوە کە لەلایەن ڕۆژنامەکانی ئێرانیما و فەرمان و ڕەهبەری ئێرانیما کە لە پایتەختی ئێران دەردەچوون بڵاو کراوەتەوە. یەکێک لە ڕۆژنامە نووسەکان ڕۆمان نووسی بەناوبانگی ئێران بزورگ عەلەوی بووە کە چەند پرسیارێکی لە قازی محەممەد کردووە. قازی محەممەد لە وەڵامی پرسیارێکیدا کە لی دەپرسن لە تاران دەڵێن کوردان بە ڕەهبەری جەنابەت گوێبوونەوە و ئیستیقلالی کوردستانتان دەوێت. قازی دەڵێت نەخێر ڕاست نییە لەبەر ئەوەی کە ئێمە لە دەوڵەتی ئێران ئیجرای قانونی ئەساسیمان دەوێت و دەمانەوێت بە خودموختاری لە ژێر بایداخی ئێران دابژین و ماوەی 4 ساڵە خودموختاری داخلیمان وەرگرتووە. لە وەڵامی پرسیارێکی تردا کە لی دەپرسن ئایا فیرقەی دیموکراتی کوردستان لەگەڵ کوردی غەیری ئێرانیش پەیوەندی هەیە؟ ئایا یەکێتی تەواوی کوردانت دەوێت؟ قازی محەممەد دەڵێت نەخێر بە هیچ شێوەیەک.
ڕەنگە دوایی لە مزاکرات و توێژ و گفت و گۆدا مەسەلەی خودمختاری هات پێێتە گۆڕێ بەڵام لە ئۆرگانی کومەیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستاندا لە ژمارە 11دا کە باسی ئەو میتینگە دەکا بەرنامەی ئەو میتینگەر بڵاو دەکاتەوە لە تیتری ڕۆژنامەکەیدا بە خەتی درشت دەنووسێ جێژنی سربەخۆیی و ئیستقلالی کوردستان. ئەوان بەلاساکەرەوەی زۆر بە پەلەت دەبوو لە مقابل فرقەدا شتێک بکەن بەڵام هەمیشە دایم ترسیشان ئەوە بوو ساق نەبوون لەسەر ئەوەی کە بەڕاستی دەتوانن لەسەر پێی خۆیان ڕاوەستن بۆیە وەختێک عەجەم دەهات یا ڕۆژنامەنووسێکی تارانێ دەهات یا ڕۆژنامەنووسێکی ئەمریکی دەهات دایان کونا ئێمە لە چوارچێوەی ئێرانەدا تۆ ئاڵات هەیە. دوای ماوەیەک 15 ڕۆژی پێدەچێ بەحث و مناقەشە هەیە لەسەر دامەزرانی کابینەی کۆمار پێشوا قازم محەممەد حەجوە بە شەڕ ئاسپێرە و بەست دروستکردنی کابینەی تازە ئەوستا ئەویش دێت لە کەسایەتی ناسراوەکانی ناوچەی مکران وەزارە دروست دەکات. ڕاستە بەشێک لەوانە سەرۆکغۆز بوون، خاوەن مۆڵک بوون، بازرگان بوون، مەوەسەی ئاینی بوون. کابینەکە 16 وەزارەتی لەخۆ گرت. وەزارەتەکان وەزارەتی زۆر باش مەسە وەزارەتی ئاودارایی و ئابووری هەیە، وەزارەتی بەرژەوەندیەکان هەیە، وەزارەتی جەنگێ کە حەسەکان سەیفی قازی ئامۆزای پێشوا قازم محەممەد وە سەرۆک کۆماری کوردستان خۆی وەزیری جەنگە بۆ نمونە وەزیری کاروباری ئاینی هەیە، وەزیری کشاوەرزی و کوشتتوکاڵ هەیە، وەزیری ئاو هەیە. تۆ گەربێنی چاو لە کابینەکەی جمهوری کوردستان بکەی قازی محەممەدی هەموو وەزیری تێدا وەزیری ڕێگاوبان وەزیری چیسی وەزیری خاریزەی تێدا نیە. زۆر جار جنابی مامجەلالم بیستۆ کە زەبیحی بۆی باز دەکردین لە ئەو ساڵانەی کە لە سووریا پێکەوە بوون دەڵێ لە حقیقەتدا من وەزیری خاریز بووم بەڵام نایان دەوێرا کە بڵێن وەزیری خاریزمان هەیە ئەو میدایان کورد ئێوە لە چوارچێوەی ئێرانەدا دەرچوون. یەکەم جارە جمهوری کوردستان دامەزرا. دوو یەکەم جار بوو جمهوری بە ڕەزامەندی خەڵک دامەزرا. خەڵک لە مەیدانی چوارچرای مەهاباد کۆبەوە و ڕزایەتیدا کە قازی محەممەد ببێتە ڕێژمهور. سێ یەکەم جارە لەشکرێک دادەمەزرێ کە ستانداردی لەشکری واقعی تێدا مەوجود بوو. لەشکری عامەی خەڵکەکە بوو، یەک عەشیرەت، یەک حیزب، یەک تەریقەت، یەک شەریعەت نەبوو. چوار یەکەم جارە حکوومەتێک دادەمەزرێ و هەر لەو ماوە کوردە دەستی کرد بە ئیسلاحات. ئیسلاحات بۆ ڕیفۆرمی ئەرزی، ئیسلاحات بۆ خوێندن و نووسین بە زمانی کوردی. بۆ یەکەمین جار زمانی کوردی لەو قەڵەمڕەوە بەرتەسکەی دەسەڵاتی کوردیە زمانی کوردی بوو بۆ یەکەمین جار بوو بە زمانی ڕسمی و بایەخ بە زماندرا بە دەلیلی ئەوەی کە ژمارەشی زۆر قوتابخانە کرایەوە و مامۆستا پێگەینرا. بەشێک لەو مامۆستاکانیش لەم لە باشووری کوردستانەوە چوونەوە و خزمەتەکانی خۆیان پێشکەش بە حکوومەت کرد. قوتابخانەی زۆر کرایەوە. هەر ئیدارێک هەر مەدرسێکی دەچوو دوودانە پێشمەرگەی لەگەڵ دەبوو، یەکی لە پشتەوە دەڕۆی، یەکی لە پێشەوە. بە هیچ کەسشی نەدەکودا منەوە دێم یا ئیدارە یا مەدرسە یامە. ئەمە کلاس مەدرسەکەیمە 4 کلاسە بوو. هاتە کلاسی مەدی و مەدیری نەیزانی بوو. دی و مەدیری دوای ئەگەر خەلاص بوو هات بڕوازانی نەیزانی بوو. هاتە کنەمە تازەش 5-6 دانە مەعەلیمیان لێر لە عێراق ڕەبوویە نابووین دەرسی کوردیان پێ دەکردین. ئارچی ڕۆزڤێلت نوێنەری سوپای ئەمریکا لە ئێران لە میانی سەردانێکیدا بۆ لای قازی محەممەد لە دەشتەکانیدا نووسیوێتی لە کاتی چوونم بۆ مەکتەبی قازی محەممەد ناوبراو دانیشت بوو دوای ئەوەی بۆم ڕوون کردەوە ئێمە چین و مەبەستمان لەم سەردانەدا چییە ئێمە هاتوین بۆ کوردستان هەتا لە بارودۆخی کوردەکان بگۆڕینەوە و بە دەوڵەتەکەمانی ڕابگەێنین ئومێدەوارین بارودۆخی کوردەکان باشتر بێت و کوردەکان دیکتاتۆرێک بە دیکتاتۆرێکی تر نەگۆڕن. قازی محەممەد گوتی تەواوی هاوڵاتیان لەو بەشانەی وڵاتدا کە لەژێر کۆنتڕۆڵی دەوڵەتی مندان لە ڕاگەاندن و نووسینی ئەوەی کە دەیانەوێت ئازادن. منیش وەڵامم دایەوە
خۆم بە چاوم بینیم کەوایە لە ئازەربەیجان هاوڵاتیان تەنها مۆڵەتی ئەویان هەیە کە گوێ لە ڕادیۆی تەورێز و ڕادیۆی مۆسکۆ بگرن، بەڵام دوێنێ شەو لە خیابانەکانی ئەم شارەدا دەنگی ڕادیۆی لەندەن و ڕادیۆی ئەنقەرەم دەبیست. قازی محەممەد دیار بوو بەم قسانم خۆشحاڵ بوو، گوتی بارودۆخی تەورێز بە تەواوی لە مەهاباد جیاوازە، بەڵام کاتێک گرفتەکانی ئێمەی زانی لە سنووری قەڵەمڕەوی دەوڵەتەکەی ئەودا شادی لە دەم و چاویدا نەما. هەروە کاتێک پێم گوت دووچاری سەرسوڕمان بووم لەوەی دەبینم بارگای فەرماندەی ئەو بە پۆستەرەکانی تەبلیغاتی شوورەوی داپۆشراوە. قازی محەممەد گوتی کوردەکان ناچارن کۆمەک لە هەر کەسێکەوە بێت قبوڵی بکەن، بەڵام ناچنە ژێرباری دەسەڵاتی هیچ کەسێک. قازی محەممەد بە ئاماژەکردن بۆ ڕاگەاندنی پەیمانی ئەتلانتیک گوتی هەموو کوردەکان ئومێدەوار بوون کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە پێشکەوتوترین میلەتی جیهانن یارمەتی کورد بدات بۆ زاڵبوون بەسەر دواکەوتوویەکەیاندا. ئەو زەمانە هەردیسان بە هیمەتی کاربەدەستانی حکوومەت توانرا بۆ یەکەمین جار دوو چاپخانە بهێنرێتە کوردستان، یەکیشیان لە بۆکان و یەکیشیان گەورەکەشیان لە مەهاباد دانرا. مەلا قادری مدەرسی کرا بە بەڕێوەبەری ئەو چاپخانەی. ئیتر ئەو چاپخانەی بەڕاستی کاریگەری زۆر بوو، هەم گۆڤاری کوردستان هەم ڕۆژنامەی کوردستانی پێچاپەکرا. لە پاڵ ئەوەیە ڕۆژنامە و گۆڤاری هاواری نیشتیمان و دواتریش گۆڤاری ئاوات و گۆڤاری هاوار و هاواری کورد دیسان هەر بەو چاپخانەیە چاپکراون. ئەمانە بۆ خۆی بەڕاستی کاریگەری زۆر بوو و دیسان ئەم چاپخانەی دەوری هەبوو لە چاپکردنی پسوڵە و فۆرم و ئەو شانەی کە دام و دەستگا حکوومەتیەکان ئەو زەمانە بەکاریان هێنا، کەمەش بۆ خۆی بەڕاستی زۆر گرنگە. کەسێک لەسەر شتێک نەکوژدا بە ئاوا قسە بکەین، لەسەر لایەنی شەرەف، لەسەر توندوتیژی، لەسەر کێشەی وڵاتی، لەسەر کێشەی زەویزار نەکوژدا. یەک کەس لە مێژووی کۆمارە هەیە کە منەکەی گوماناویە کاڵم پێ بە پێچە کوشتن بێ بەچەقۆ، ئەوی زۆر لە دەقە مێژووەکاندا زۆر واضح نییە چاواکی مێژووی بەشۆ دەیگەڕێتەوە. ئەوش خۆی خۆی دەگەنێت کە کۆمار سەرمی کۆماسەرێک زۆر ئارام و ئاسایش بووە و خەڵک بە ئارام و ئاسایش ژیاون. خەڵک شاد بوو شاد، هەر شەو ڕۆژی نەبوو خەڵک خەیرە سەیر و سۆحبەت و پێکەنین و هەڵپەڕین و وانێکی هەبوو، دزی مزی نەما، شەڕەتانی نەما. ئەگەر حکوومەت دامەزرا ئەو جوورە شتە خڕم بووە بەجارێکی بڵێ یا دزی دەکرا یا فڵان دەکرا، کابرا دوکان باوەڵی بەجێش بە هەتا بەیانیە کەس نەیدەتوانێت چاوی لێک. ئەو دەمی لاو و تازەڵاو زۆر بێکار بوون چون ئیمکانی دەرس خوێندنیان نەبوو، هەم لەباری مادیەوە دایکۆبان نیانتوانین تێمەکەن، هەم دەبوو کۆمەک بن بۆی کە یاردەدەی دایکوبابیشان بدەن. قەرتاڵەیان بەشانی خۆیاندادا، قەرتاڵە سەوەتە لەنێو بازاردا دەگەڕان هاواریان دەکرد کێشتی هەیە بۆی بەرینەوە، پێیان دەکردن حەمباڵی بەڵات، یعنی حەمباڵی شارەزا. یەک ڕۆژ کەوتنە بازاری کولی ئەوانیان خڕ کردەوە، هەموویان هێنان بەسەر ماڵە دەوڵەمەندەکاندا دابڕین. نەوشیروان مستەفا لە کتێبی حکوومەتی کوردستاندا نووسیوێتی لە سەرەتای دامەزراندن تا هەرسی حکوومەتی کوردستان دوو بۆچوونی جیاواز لە ناو کاربەدەستەکانی کوردستاندا هەبوو. یەکێکیان کە پێشەوان نوێنەرایەتی دەکرد لای وابوو بە ڕێگەی گفتوگۆی سیاسی هەوڵی سازین و ڕێکەوتن بدرێ لەگەڵ دەسەڵاتی ناوەندی لە تاران. لە ئەنجامی ئەمەشدا ڕێگەی هیچ جۆرە پێشڕەویەکی بە پێشمەرگەکانی کوردستان نەئەدا، بەڵکو ئەبوو لە حاڵەتی دیفاع و چاوەڕوانی و ڕاوەستاندا لە سەنگەرەکانی خۆیاندا بمێننەوە. ئەو لایتریان هەندێک لە سەرکردە لاوەکانی دیموکرات و ئەفسەرە کوردەکانی عێراق و بارزانیەکان تەنانەت کەسانی وەکو حاجی بابەشێخی سەرۆکی هەیئەتی ڕئیسی و محەممەد ڕەشید خان پێیان وابوو کە ئەبێ هێزەکانی کوردستان ساز بدرێن بۆ ئازادکردنی شارە کوردنشینەکانی ئێران یەک لە دوای یەک. لەو ڕۆژگارەدا دروستبوونی کۆمار کارێکی زۆر گەورە بوو. سەرنج بۆ ڕۆژگارێک کە کۆمەڵی کوردەواری لە سەدا 95 نەخوێنەوار بێت، لە 85 گوندنشین بێت، ئەنی بەڕاستی ئەم پیاوەرە تۆ لێک بەرەوە لە 15 خەڵک شارنشین بێت، لە 15 لە گوند دابژی. خەڵکی گوند دەمیشە ئەبین دابڕاوە لە هەموو دنیای پێشکەوتن، دابڕاوە لە زان لە بیدیاکان، دابڕاوە لە پێشکەوتەکان، دابڕاوە لە هەواڵەکانی دنیا. سەرباری ئەوە لە بارودۆخێکی ئابووری تەسکە ئەژی، سەرباری هەموو ئەوان لایەت نەچێت دۆ لە ساڵ 5 خەڵک نەخوێنەوار بێت. دکتۆرخانی قاسملۆ تەسریکی جوانی بۆ حاڵە هەیە، ئەڵێ بۆ 10,000 کەس پزیشکێکە بوو.
ئاودەمی کوردستان ئەوەندە دواکەوت و ڕاگیرا بوو کە شاری مەهاباد هەر هەتا ئامادەیی هەبوو ناوەندی نەبوو بە ناوەندی و بە کلاسی شەشی سەرەتایی و ئەوانەوە ئیدەیەک لە لاوەکان نێردران بۆ باتکوبە بۆ خوێندن لە زەوینەهای جۆرا و جۆردا بۆەوەی کادری نوێ و کادری پێشکەوتوو تەربیێت بکرێ بۆ کۆمار و بەڕێوەبردننی کاری کۆمار لە ڕۆژەکانی دواتردا. کاربەدەستانی ئەو زمانەی حکوومەتی میلی کوردستان هەوڵەدەن ڕادیۆیان هە لە ڕگای رووسەکانەوە ڕادیۆیان دەسەکەی ڕادیۆکە ئەگەرچی ڕادیۆیەشی ناوچەیی بوو هەر خۆجەی لە ناوچەی مەهاباد خۆیە ناوشاری مەهابادە بەڵام ئەوش کاریگەری هەبووە ئەو زمانە ڕادیۆ وەکو کەناڵێکی ڕاگەیاندن کاریگەری زۆری هەبوو جۆرێک لە هەیبەت و قورسایی سەنگینی بە حکوومەتەکە بەخشیوە بڵینگۆ هەبوون لە شەقامەکان یعنی مکەبەرەی گەورە دانرابوون بە ستونەوە هەڵاوەسرابوون خەڵک ئەو دەمی ڕادیۆ زۆر کەم بوو خەڵک دەچوو ئێوارانە و بەیانانە و نێوڕوانە 3000 بڵاو دەبەوە خەبەر و هەواڵ یا ڕۆژانە چەند بەرنامەی هونەری هەبوو لاوەکانیش کاری هونەریان دەکرد شعران دەخوێندەوە سرودیان دەخوێندەوە گۆرانیان دەکۆت کوردستانی ئێران جارێ یەک پارچەیە لە 4 پارچە لەو یەک پارچەش 1/4 خۆی لەگەڵ بوو هەر لە شنۆ بیگرە هەتا دەگاتە سەقز بینی بۆکان و سەقز ناشگاتە سەقز دەگاتە کەلی سەرا سنووری حکوومەتی کوردستان ئەوەندە بوو کە لە جوغرافیای ئێراندا پێی دەکوترێ ئازربایجانی غەربی لە ڕاستیدا خۆی پایتەخت مەهاباد بوو و بۆکانیشکی لە تۆ شارانە بە کەسەر بە کۆماری کوردستان بوو بەدەلەوە نەشاری سەردەشت لە سەقز نەستنا هەر لە دەوروبەری کۆمار لە دەوروبەری ئەو ناوچەیە لە باشووری بەری کۆماربوونی ڕۆژگاری سەد بە کۆماری کوردستان نەبوون لە زمانی چوارچەوەی کۆماری کوردستانە نەبوون پرسیارەکەم هەیە بۆ بەرەوەی منطقەی مەریوان سنە منطقەی کوردستانی با بڵێن جنوبی منطقەی نفوزی ئینگلیزەکان و حکوومەتی ناوەند سنوور هەبوو لە بینە پاژەوە دەستی کرد بە ئیشی جەماوەری کە یەکەم ئیشێکە کردی کۆمەڵێکی لاوانی کوردستانی دروست کرد کە لەو بڕوایم کە زۆر لە کێتە لاوەکانی ئەمڕۆ بە نرختر و بەهێزتر دروستی کرد پاژەوە یەکێتێکی دروست کرد بۆ ئافرەتان کە خێزانی خۆی سەرۆکی ئەو یەکێتیە بوو ژنەکانیش وێڕای ئەوەی کە فێری کۆبوونەوە و دانیشتن و قسەی سیاسی و ئەوە دەبوون و هەفتانەوەوانە کۆبوونەوەیان هەبوو لە گەڕەکەکان شانیان هەبوو کۆبوونەوەی شانەکان هەبوون دەچوون قسەیان بۆ دەکردن بە تایبەتی مامۆستا خوێندەوارەکان ئەوانە دەچوون دەگەڵەوەی دەرسی کوردیان پێدەکوتن لە ئەکابیردا دەگەڵەوەش خوێندن بۆ منداڵان بۆ ئیجباری ڕسمەن لە ڕۆژنامەی کوردستاندا هەیە دەڵێ هەرچی منداڵی هەیە گەیشتوتە تەمەنی خوێندن دەبێ حتمما بینێتە بەر مەکتەب و بینێتە خوێندن لە باکۆی ڕادەستێک هاتن نمایشێکیاندا لە سابڵاغێ کچیش بوون ئازوریان کچ بوون هاتن دووخانیات هەیە لە سابڵاغێلانیش هەر بەو حاڵەیە هاتن دەوێت لە دووخانیاتی چادرێکیان هەڵدا نمایشێکیاندا نمایشەکە زۆر خۆش بوو تەواوی سابڵاغ لەوێ بوو ئەوانە لە باکۆی ڕاتبوون لە باکۆی لە ڕووسێرە وڵای دی ئەلەوێ قازی محەممەد لە پێشەوە دانیش بوو وەزیرەکانیش هەموو لە کنیدانیش بوون دوای ئەوانە کچەکانی هەموو خەڵاتی دانێ هەموو یەکی زیێڕێکی دانێن بووان وڵا دوای چادرەکە دنێ و چادرەکەیدا دەتکوت شکارێ دەکەی لە شاخی بە فردەباری و حیوانان هەڵداهات و دنەوێدا زۆر خۆش بوو بێحەد خۆش بوو هەتا تقریبا نیوە شەوێ ئەو خەڵکی سابڵاغە هەموو دا حەساری دووخانیاتیدا بوو تەمەشای ئەوان دەکرد بیریشمان نەچێت کە کورد تەجربەی حکمی نەبووە فشارە ناوچیەکانیش لەسەری زۆر بوون ئەو سەردەما سیستمی خەڵاتی لە کوردستانە زۆر باڵا دەست بوو بەشێک لە سەر و خێڵک دیارەکانی کوردستان هاوکاری ئەو حکوومەتە نەبوون بگرێت دوژمنیشی بوونەوەکە ئەوانە هاوکاری حکوومەتی ناوەندی تارانیانە کرد دژی کورد هەموو سەرخێڵەکانی ئەو ناوچانە نامەیان نردبوو بۆشە کە ئێمە بەڵێ لێرەین بەجسم بەڵام بەدڵ لای تۆین و لەگەڵ تۆین و هەر کاتێک تۆ نیازی ئەم ناوچەیە هەبێ
ئێمە کوڕە پشکۆلەکەی جارانی خۆتین. لەباری عسکەریشەوە جمهوری کوردستان زەعیف بوو لاواز بوو تازە هێزی پێشمەرگە دامەزرا بوو بەشێکی عەشایر و خەڵکی ڕەمەچی بوون کە وەدوی ئەوە کەوتبوون وەکو جاری جاران شۆڕشێک ببێ و تاڵانێک بکرێ و ئەوان شتێکیان پێ بگە. حقیقت ئەوە بوو کە ئەوانە لەگەڵ ئەوە نەبوون. حقیقت ئەوە بوو کە ئەوان بەدڵ ئیمانیان بە شتەکە نەبوو کە ئەمە جمهوریەتە دەمێنێتەوە و تا 10 ساڵی دیکە و تا 20 ساڵی دیکە و داکوت دەزانین ئەمە سەر ناکرێت بە ئێمە ئەو لایەشمان نەبێت. ئەمە فەلسفەی عەقڵی سەرۆک هێڵ و عەشیرەتەکان. بەڕاستی قازی محەممەد ینی شانی دایەڵا بوو لەسەر کۆمەڵێک کەسی سەرخێڵی دەرەبەگی خوێنخۆری کورد ینی هەموو یەکێک لەو شێخانە لەو دەرەبەگانە نزیکی 400 دیان هەبوو 200 دیان هەبوو دەکان هەموو فەقیر ژاری تیا بوو دەکە هی ئەم بوو ینی ئەو کوردەی کە لەژێر دەستی ئەو دەرەبەگانە بوون قازی محەممەد پشتی بەستبوون هەمووی خوێنێ مژین خوێنی ئەو کوردەیە مژی و کردبوویە سەرباز لە جێشتەکەی خۆیان. ئەمە هەر ئەو بۆچوونە دەسەلمێنێتەوە کە ئەوان لە ڕێبازی ژێکاف لایەندا ژێکاف لە بیدایەتی تشکیلی خۆیەوە هەر لە پێش ئیعلانی لە 25 گەلاوێژی 42شەوە لە پێش ئیعلانی ژێکافیش و لە پێش یەکەم متەمەریشەوە ئەم گەنجانە بڕوایان بەوەی پەیدا کردبوو کە ئاغاوەت و شێخ و مەلا بۆ متمانە نابن. حەمەڕەشید بانە ڕاستە لەباری عەسکەریەوە پیاوێکی لێهاتووی زۆر زیرێک بوو بەڵام لەباری سیاسیشەوە عاقڵ بوو زوو هەستی بەوە کرد کە حکوومەتە خۆی ڕناگرێت زوو هەستی بەوە کرد کە دەوڵەتە گەورەکان لەگەڵمان نین. چوان نامی پێشوا قازم محەممەدەیە کە بەخەتی خۆی نووسراوە ئەمەژە بۆ دەکات کە دەڵێت داوا لە هێزی پێشمەکە ئەکات دەتیر داوا لە مستەفا بەرزانی و حەمەڕەشیدخانی بانەوە ئەکات کە شاڵاو نەبن هێرش نەکەن داوا پێشمەکانی بارزانانی دەکات بە تایبەتی چوارسەکە دەناسراوەکەی کۆمار کە برتین لە بەکر عەبدولکەریم حەوێزی و مستەفا قۆژنا و حاج ئەحمەد و نوری ئەحمەدی تەغا کە لە شوێنی خۆیان ڕاوەستن چونکە فەرمانی چوالیکی بارزانی بوون کە حەمەڕەشیدخانی بانە و جنڕاڵی کۆمار سەکرداتی ئەم بەرەیە دەکرد بەناوی بەرەکانی بۆ کانون منتیقە لەبەری باشوور داوای کە لەم ناوچانی خۆیان پێڕانێکێشن تێنەپەڕێنن ئەگەر حکومەتی ناوەندی هێرشێکرد ئەمە فقط تەنها مافی بەرەنگاریان هەیە مافی بەرپەرچدانەوەیان هەیە مافی بەرگریان هەیە مافی هێرشیان نییە. کاتێک کە ئەوان لەسەر شاری سەقز دەکەونە مناقەشە ئەوانە خودی پێشەواوە خودی سۆڤێتیەکان کە هەمیشە دایم لە دەستی ڕاستی سەرانی کۆمار بوون ئەم چەند ئەفسەرەی وەکو هاشمۆف چێ و ئەوانە کە هەمیشە دایم چاویان لە کار و کردەوە و هەستان و دانیشتنی کۆمار بوو لە مەهابە کوتیان نا سەقز قەتی سوورە زۆری هاوار کرد بۆ شەڕکردن بەڵام کەزانی شەڕ ناکەین و قازی محەممەد دووسێ جار بەنامە و بە ڕاستپاردە پێی کوت بۆمان نییە ڕێگامان نادەن ئیتر حەمەڕەشیدخان حسابی خۆی کرد. بەڵام لە نهایەتدا بەداخەوە هەم هێزی عەشیرەتی پشتیاندا کۆمار کرد هەم زەمینەی مەقاومەت وە خۆڕاگری لە کوردستان بە عیلەتی ئەو بەحرانەی کە بەسەر کوردستان داهات و ئازەربایجانیش بە کولی لەبەین چوو ئیتر ئەو قودرەتی ئەوە نەما. پێشەوا قازی لە مەزگەوتی هەباساغای زوعەمای ئەو زەمانی کۆ کردەوە نەزەرخوازی لێکردین کەوە ئازەربایجان تەواو بوو ڕۆیشت و هەمووش هەڵاتن ئایا ئێمە خۆڕاگری بکەین و شەڕ بکەین و بمێنینەوە یا ڕێگایەک ببینەوە بە شێوەیەکی سلمی دەگەڵ حکوومەت ڕێککەوین. تەنیا دووسێ کەس موافقی ئەوەی بوون و نەزەریان دەربڕی کە بەڵێ ما مقاومەت بکەین. مقاومەت وەکو کۆبانی دەبێت بۆ مەهاباد نەبوو بۆ کۆبانیە نەدەکرا بێتە کۆبانیە نەدەکرا لە ئاقل 4-5 ڕۆژ مقاومەت بکرێت. ئەندامانی حکوومەتی کوردستانیش کە لێوە بوون بەداخەوە موافقەتیان بۆ خۆڕاگری نەکردووە. طبعاً شایش بە پشتی خۆی نەهاتە ناوچەکەەوە بەڵکو بە پشتی ئەو هەموو خێڵە هات کە لە ناو دەوڵەتەکەی قازی محەممەوە بوون بەڵام لە ژێرەوە پشت و پەنای
شاهنشا بوون و بە هەموو شێوەیە لەگەڵ ئەوە بوو. قازی وەختێک زانی خۆی کۆمارەکەی بای چەندە کاتێک ئەوەی زانی ئیتر بریارەکەی یەک و دوی لێ نەکرد ئەبەمت کەرەستە و بەو تفاقەوە و بەو سەرۆک عەشیرەتانەی کە هەمووی لە بنەوە لەگەڵ دەوڵەتی ئێرانی سازاون من مقاومەم پێ ناکرێت. ئەگە تەرازوو هێز لەسەر ئەرزی واقعە گۆڕا تازە تۆ دڵت هەر چۆنێکی بێ هیچت بۆ ناکرێت. ئەوانە بەدەسەڵات بوون دەوڵەتی ئێران لێ ڕادەسپاردن چەک و ئەستەحەی بۆ دەناردن بە زاهریش دام کرد لەگەڵ قازی محەممەدی. ئێل و عەشیرەتی خوتی کورد هەر ئەوانەی کە وەختی خۆی دیفاعن لە کۆمار دەکرد و چەکداری کۆمار بوون و یا بە قەول پێمەکەی کۆمار بوون ئیدەیەک لەوانە دەکەوتنە سەفی دوژمن و دەگەڵ ئەرتەشی شای چوون بەرەنگاری هێزی بارزانەکان بوون و بیلەخەرە وای لێهات بارزانەکان مەجبورون بستنەوە دیوی عێراق و دوایش مەلا مستەفا بەخۆی بە نزیکەی 500 کەسێکەوە ئەو ڕێپێوانیان بۆ هاتە پێشێ کە خۆیان گەیاندا بە جەنگ و گریز بە قەولی پارسان بە شەڕ و پاشەکشە خۆیان گەیان دە خاکی سوێت. سعید ناکام لە داشتەکانیدا دەڵێ لە ڕاگەاندنەکانماندا ناوی کوردستان و ئێرانمان وەکو دوو لایانی هاوتا دەهێنا و وامان دەردەبڕی کە پەیوەندیمان لە دراوسێتی بەو لاوەتر نییە. خۆم گوتارێکم بڵاو کردەوە بە ناوی نێوانی ئێمە و تاران و تێیدا زۆرم ڕخنە لە ڕژێمی تاران گرتبوو کە بۆچی ڕێزی دراوسێتی و هاوسنووری ناگرێ. لە لایەکی دیکەشەوە بودجەی دەستگاکانی کۆمار مانگ بە مانگ لە تاران وەردەگیرا بە ناوی موچەی پۆلیس و فەرماندە و کاربەدەستانەوە چونکۆ کۆماری کوردستان لە جیاتی ڕژێمی تاران ئاسایشی ئەم ناوچێ دەپارێزێ و کاروباری میری بەڕێوە دەبا. لە دوامانگی تەمەنی کۆمارەکەمان کە سوپای عەجەم شاڵاوی بۆ کوردستان هێنا پارە نەبوو موچەی پێشمەرگە و فەرمانبەرەکانی لێ بدرێ. حیزب دەرگای ئەمباری شەکری کردەوە و لە جیاتی پارەی مانگانە شەکریان دانێ. ئەو کاتی کە لە دوو ڕێبەنداندا کۆماریان ئیعلان کردووە نوێنەری پارلەمانی تاران ئیمەهاباد کە براتشکۆلەی قازی محەممەدە لە تاران نوێنەری پارلەمان بووە. ئەی نۆنەرمان هەبوو لە تارانەدا کە لە دەورەی پێشوودا ئەو هەڵبژێردراوە بە نوێنەری پارلەمان لە تارانە سەدری قازی براتشکۆلەی قازی محەممەدی لە کۆماریشدا لە 11 مانگەشدا هەر نوێنەر بووت هەر لەگەڵ کاربەدەستانی تارانەدا هاتچۆدا بووە و ئەو کاتێک کە کۆماریش خەریک بۆ تێک دەچێ و ئەرتەشی شای ئێرانە دێت هەموو ناوچەکانی ئێرانە دەگرێتەوە لەگەڵ ناوچە کوردستانیەکانیش هەر ئەو کاتیش برای پێشەوەی لە تارانە نوێنەر بووە و لە گفتگۆدا بوو لەگەڵ قەوام سولتەنە سەرۆکوەزیرانی ئەو کاتی شای کە سەرۆکوەزیرانێکی یەکجار فێڵباز و زیرەنگ و بەڕێوی مەشهور بووە. ئەمە لەگەڵ سەدری قازی ڕۆژانە لە مکاتبەدا بوو ڕۆژانە لە گفتگۆدا بووە و تەنانەت کە ئەوان کتویانە ئەگەر ئێوە بە ئاسانی خۆتان بەدەستەوە بدەن ئێمە کارمان بە ئێوەنی. ڕاستە وعدان پێدا بوو وعدان بە سەدری قازی برایدا بوو کە لە تاران بوو نایبی پارلەمان بوو بەڵام قازی محەممەد پیاوێکی عەقڵ بوو پیاوێکی زۆر زیرەک زۆر عەقڵ خوێندەوار من باوەڕ ناکەم باوەڕی بەو قسانە کرد بێ بەڵام ئیتر لەگەڵیان دەڕۆیشت. قازی محەممەد لە ئەخیرە ڕاچڵێکی و ئەمەی بۆ دەرکەو کە ئەم دەوڵەتەی کە ئەم دروستی کردووە بناقەکەی لە تارانە لەبەرەوە زۆر بە ئاسانی وازی لێ هێنا و کۆتایی بە هەموو شتێکی هێنا و کۆتایی بەخۆشی هێنا. نەوشیروان مستەفا لە کتێبی حکوومەتی کوردستاندا نووسیوێتی ڕۆژی 24 سەرماوەرز هێزەکەی سەرهەنگ غەفاری و ئێلە خۆفرۆشەکانی هاوپەیمانی گەیشتە نزیک مەهاباد. ڕۆژی 25 سەرماوەرز قازی بە تەلەفۆن قسەی لەگەڵ سەرتیب هومایونی کرد. ئەنجا خۆی و سەیف و حاجی بابەشێخ و چەند کەسێکی تر بە ئۆتۆمبیل چوون بۆ حەمامیان تەسلیمی سەرتیب هومایونی بوون. سەرتیب هومایونی فەرماندەی لەشکری چواری کوردستان سەرکردەی ئەو هێزە بوو کە دەبوو لە قۆڵی سەقزەوە بەرەو مەهاباد بجوڵێ. هومایونی وەکو خۆی جێڕاویەتیەوە بەر لەوەی قازی محەممەد و سەرانی تری حکوومەتی کوردستان بچن بۆ لای گفتی تەئمینی گیانی پێدا بوون.
هەمان ڕۆژ مەلا مستەفا بە پەلە خۆی گەیاندە مەهاباد بۆ دیتنی قازی. ئەمە دوایین جار بوو بارزانی قازی ببینێ. داوای لێکرد خۆی بەدەستەوە نەدا و لەگەڵ ئەو بچێ، بەڵام قازی بڕیاری دابوو بمێنێتەوە. بۆ خۆم جارێکی لە خزمەت مەرحومی سعیدخانی هومایون کە دەستپەروەردەی خودی حەزەتی پێشەوا بوو، خوشکەزای بوو، لە 7 ساڵان ڕا بە خۆی گەورەی کرد بوو. پێکەوە لەگەڵ بابم دانیشتم مەرحومی فتاخانی سەیفی قازی باسی ئەو ئاڵایە کرا. لەوێدا سعیدخان فەرمووی کە ئەو ئاڵایە لەگەڵ بوو، مەگەر ئەو ئاڵایە داوێتە دەست بارزانی نەمر. ئەو ئاڵایی کە گۆیا پێشەوا داوێتی مەرحومی بارزانی، من ئەو ئاڵام لە نزیکەوە دیوە. ئەو ئاڵایە لە چوارچەوەیەک گیرا و لە شوشەی لەسەرە. ئەو ئاڵایە بریتە لە پارچەیەکی چنرا و وابزانم لە ئاوریشمە. ئەو سێ ڕەنگەی ئاڵای کوردستانی تێدایە، لێ نێوەکەشیدا نە ئەم خۆرەی ئێستای تێدایە، نە دووگڵەگەن و قەڵەمەکەی دەورانی کوماری تێدایە، بەڵکە خۆرێکی تێدایە دە 12 پەڕەی زیاتر نییە ئەوەی ئەمن لە بیرم بێ. بۆیە ئەو ئاڵایە ناتوانێت ئەو ئاڵایە بێ کە لە دەورانی کۆماری کوردستاندا هەڵکراوە. بڕیاری قازی محەممەد لەسەر ئەوە کە شەڕ نەکا بڕیارێکی حەکیمانە بوو، عاقلانە بوو و زۆر ئینسانی بوو. فەرماندەی ئەسکەری ئێرانە جوابی لە قازی محەممەدی نارد کە ئەمن دێمە ناو شاری مەهابەد. قازیگە ئاوری داوە کەسی لەگەڵ نەما بوو. بەڵام قازی محەممەد کەزانی ئەم جێشە لە ژێرەوە بناغی نییە، دەبەرەوە وتی من ئەگەر شۆڕشیش بکەم لە ئەخیرە یعنی هەر شکستێنین، دەبەرەوە وتی با کۆتایەکەی بەخۆم بێ، من خۆم تەسلیمەکەم بۆ ئەوەی ینی ئێران بە خوێنی من واز لە خوێنی میرەتەکەمە هێنێ. لەو مەحکەمە پیسەی کە ئەو بەیانی لە معسکرخانەی لە پادگانی مەهابادێ بۆ قازی گیراوە کە محکوم بە ئەدامیکەن، کورد ئیمزای کردووە، ئیمزای کوردی پێوەیە. هەروەکو حکوومەتی کوردستان هەرسی هێنا، دام و دەستگای حیزبی دموکراتیش هەڵوەشا. شا عەفوی عمومی دەرکرد، بەڵام عەفوی عمومی هەموو کەسێکی نەگرتەوە. لە 30 مارتی ساڵی 1940دا قازی محەممەد بە تۆمەتی ڕاپەڕینی چەکداری لە دژی حکوومەتی ناوەندی و بەستنی ڕێکەوتنی نەوت لەگەڵ بێگانە سوکاتیکردن بە ئەرتەش حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو. بەلای منەوە ئەو شانازیە لە دەرەجەی یەکەمدا بۆ خەڵکی موکوریان، لە دەرەجەی دووەمدا بۆ خەڵکی مەهاباد و لە دەرەجەی سووەمدا بۆ شەخصی قازی محەممەد هەتا دەمێنێتەوە. Come so pil banco